بزوتنەوەی دووڕووی لە مەدینە بەهێز بوو هەرچەنە بۆ خۆی هێز نەبوو خاوەن زەمینە و تیرە و هۆز بوو توانای هەبوو خاوەن پەیمانی استراتیژی بوو لەگەڵ قوڕەیشە دەستی گەیشت بۆ مەککە و مەدینە یانی لە مەککە و مەدینەوە پلانەکەدا ڕێژرا بەرامبەر مسلمانانی مەدینە لە ناوەوەش لەگەڵ جوولەکەکانە پەیمانیان هەبوو بۆیە دژوارەتی لە سەرەتاوە زۆر بوو دووڕوەکان سوودیان لە دەمارگیری تیرە هۆزەکانیان وەرەگرت جوولەکەکان وەکو قسە و بەرنامە و وەکو ئیتیجاهێکی دینی معارضە هاتنە پێشەوە دووڕوەکانیش لەناو خودی مسلمانانە بوون ئەسراریان نەکەوتە بەردە پلانیان نەزانی شتیان گوێ لێ ئەبوو ئاگایان لە وەحیەکانە بوو بۆیە بە هەمووان دیسان پلانی تریاندا ئەنایە و دژ بە مسلمانە ئەوانە ئەو کۆنەقینەی هەیان بوو هەمویان بوژا بووە تەقی بووە هێشتا بە تەواویش فەزح نەبوو بوون ئەو هەموو ئاەتەی دوایی لەسەریان هاتە خوارەوە هێشتا لەسەریان نەهاتووە خوارەوە هێشتا هیچی وان نەهاتبوو هێشتا غەزای بەدر ڕووی نەدا بوو بۆیە ئومێدی بەزاندنی ئیسلامیان لە شارەکەی خۆیانە زۆر بوو لەم لاشەوە هێشتا ئیسلامەکە نەرم بوو خۆی نەگرتن هێشتا زۆرینەیەکی کاریگەر مابوون مسلمان بن ئەوانش کە مسلمان بوون هەندێکیان مابوویان لە ئیسلامەکە قاڵ ببنەوە خۆ بگرن پێغەمبەری سەرۆکیش عەلەیهی سەڵات وسەلام هەستیە کرد لە هەر چوار لاوە دەوروبەری دراوە بە شرک لە ناوەش منافقەکان دیسان جوولەکەکان دەمیان لەم دینە ژەنیوە و ئەیانێ هەر چۆنێ بە بڵاو نەدەت لە هەموو لایەکە و گەمارۆ دراوە لەگەڵ ئەم بارە دەرونێشا کە دووڕۆکان دروستیانە کرد جوولەکەکانیش تین و فشاری خۆیانە بوو ڕۆلی زۆر کاریگەریان بە ناوی دینەوە بە ناوی دینی خواییەوە بڵاوەکردە و کاریگەریان هەبوو زۆر زوو نکوڵیان لە ڕاستی دینەکە و ڕازگۆیی پێغەمبەر کرد عەلەیهی سەڵات وسەلام زۆر زوو دژی وەستانەوە بە ئاشکرا دژایەتیان نواند بوو گاڵتەیان بە خۆی و دینەکەیە کرد لە مەکەش وەنەدە بەچوونە دەرەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم و مسلمانان وەنەبێ دوژمنان وەنەبێ قوڕەیشەکان هاوپەیمانەکانیان کۆڵیان لە دژمنایەتێکەدا قوڕەیشیش گەڕایە بە شوێن هاوپەیمانی ترا لە مەدینە بۆی بەرەیەکی بەهێز دروستکەن دشی پێغەمبەر صلی الله علیه وسلم قوڕەیشیش خەریکی پیلان بوو خەریکی هاندانی تیرە هۆزەکانی تری عەرەب بوو خەریکی دۆستایەتی بوو لەگەڵ جوولەکەیە پێ قوڕەیش هێشتا هەر قەبیلەی عەرەبەکان بوو هەر سەروەر بوو گەورە بوو کەعبەش هەر ڕووگەی هەمووان بوو شاری دینداری بوو هەر هێشتا لە بەردەستی قوڕەیش مابوو لەبەر سەرۆت و دەسەڵاتەکان هەمووی هەر لەوێ بوو هاوپەیمانەتێکەش خەڵک تەمەنایەکە لەگەڵ قوڕەیشا دروستیکە بەڵام ئەوەی هەبوو کە لە مەدینە دەسەڵاتە ئیسلامیەکە بە بەدەست پێغەمبەر صلی الله علیه وسلم وردە وردە خۆیە گرت کۆمەڵگەی مەدینە زیاتر بە کاریگەری کۆچکەرەکان و هەروەها ئیماندارەکانی یەکەمی خۆیان خۆیە گرت بارودۆخی جموجول بۆ دووڕۆکان لەبار بوو ئەو سەرەتای مەدینە هەم خۆیان هێز بوون هەم هاوپەیمانەتێکەشیان دیسان بە قووەت بوو بۆ هێزی ئیضافیان چوو بۆ سەر چکە دوای ماوەیەکی کەم لە تەشریفهێنانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ مەدینە دووڕۆکان و جوولەکەکان و قوڕەیش هەمووی بوونە یەک بەرەی دژ بە پێغەمبەر صلی الله علیه وسلم دژ بە ئیسلام دژ بە مسلمانان قوڕەیش بە شەڕی سەختی ئاشکرا و دیار جوولەکە بە پلان و فیلانی ژێرزەمینی بە ناوی دینەوە دووڕۆکانیش بە چرپە چرپ و واتەوات و شەڕی دەرونیەوە ئاوانە بووە دووڕۆکان هی ئەوە نەبوون خۆ لە بەرلافاوی ئیمانی ئیمانداران و تەقوای دینداران بکرد ئەگەر ئاوا لایەنگری جوولەکە و پشتگیری قوڕیشیان مسۆگەر نەکردایە کە های سەسیانە کرد هەر لێیان قەومی ڕاکەنەوە بۆ ئەوێ پەنایان هەیە و داڵدا ئەدرێن نەتوانی ئاو ببنە بزاوێکی بەرهەڵستکاری کاریگەر لەسەر بانگەوازی خوایی لەسەر ڕۆڵکی کاری پێغەمبەر صلی الله علیه وسلم لەسەر مسلمانانی مەدینە ئەم بارودۆخە هەروە ڕۆژ بەڵام بەرەی ئیسلامی ڕۆژ بە ڕۆژ بەهێزتر بوو لە ڕووی چۆنێتی و چەندێتی ئەو ڕۆژانە ئەچوە پێش تا ئەو زەمانەی ئیسلام ئەوەندە بەهێز بوو کە بتوانێت لوتی هەمویان بە غەزای بەدر بشکێنە چاو بەرەو ژێریان کە ئیتر دووڕۆکان هیچ کاریگەریەکی ئەوتیان لەسەر ڕەوتی دەوڵەتەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە مەدینە نەڕات